دوای بەرزبوونەوەی ژمارەی زیاتری قوربانیەکانی سەر ڕێگای دەربەندیخان شارەزۆر بەڕێوەبەرایەتی چاکردنی ڕێگاوانی سلێمانی سەردانی شاروشکی دەربەندیخانی کرد و ڕایگەیاند حکوومەت بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانێت ڕێگای دووساوی جێزەڕایەن دەربەندیخان بەم زووانە تەواو بکات. بەڵام ڕاشی گەیان حکوومەت بڕیاری داوە 187 ملیۆن دینا بۆ نۆژەنکردنەوەی تونێلەکە تەرخان بکات، هەرچەندە زۆرێک لە پرۆژەکان دوای تەرخانکردنیش بەهۆی نەبوونی پارە لە بانکەکان هیچ پارەیەک خەرج ناکرێت. ئەو کێشەشمانێ ئێستا ئێمە لێرە لە کاتێکا کە پارەکە تەرخان کراوە تەمیلیش کراوە و تەسابوو کرد لە چیتە بانکەکانی سلێمانی بەتەم کێشە هەیە لەبەر کەمی سیولە سپاساوی دابشکردنی موچۆ ئەمانە هەیە ئەو پارانە دابین ناکرێت بۆ جێبەجێکردنی پرۆژەکە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی دەربەندیخان لە ماوەی 9 مانگی ڕابردووی ئەم ساڵدا لە کۆی 54 ڕووداوی هاتوچۆ 19 کەس لە ڕێگامەرگەکەی شارەکە گیانیان لەدەستداوە و 64 کەسی دیکەش بریندار بوو. بەپێی ئاماری هەمان بەڕێوەبەرایەتی لە ماوەی 1 مانگی ڕابردوودا لە نزیک گوندی سیارە و تەنها لە ڕووبەری 3 کیلۆمەتر 9 هاوڵاتی گیانیان لەدەستداوە کە کۆتا قوربانیەکان ڕووداوە هاتوچۆکەی ڕۆژی شەممەی ئەم هەفتەیە بوو کە 5 پێشمەرگەی دانیشتووی قەزای سێ سادق لە کاتی گەڕانەوەیان لە ئەرک تووشی ڕووداوی هاتوچۆ هاتن و گیانیان لەدەستدا. ئەمڕۆ لەسەر ڕاستپاردەی بەڕێز وەرەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن لیژنەیەکی ڕێگاوبانی بەڕێوەبەرایەتی کشتی ڕێگاوبانی سلێمانی سەردانی قایمقامەتی قەزای دەربەندیخانیان کردو و ئەمڕۆ ئێمەش لە دوای پێشوازیکردنیان ئێستا هاتین بۆ سەردانی تونێلی دەربەندیخان و بۆی لە ماوەیەکی کورتدا دەست بەکار بن. نزیکەی 10 ساڵە بە شێوەی بچڕ کارکردن لە ڕێگا 25 کیلۆمەتریەکەی دەربەندیخان زەڕایان بەردەوامە و ساڵی 2014 بە بیانی هاتنی چەکدارانی داعش و لە پاشان شەپۆلی کۆڕۆنا و ئێستاش قەیرانی دارایی ئەو ڕێگایە کارەکانی تەواو نەکراوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.